دکتۆر زۆر باس لە BMI ئەکرێ بارستەی دەرخەری جەستە و ئەمانە بزانین ئەمە چ دەورێک ئەبینێ ئەو کەسانەی کە ئەمە پرسیارێکی تری بیرهێنامە ئەو کەسانەی کە زەعیفن بۆ نەقەڵە و نین ئەم شێوەی جەستەیشیان هەیە ئەوانیش بەڵێ ئەوە بۆ هەموویەتی بابەتی BMI یا بڵین هەروەکو جەنابەوت دەرخەری بارستەی جەستە ئەمە ینی هاوکێشەیەکە لە زووە بەکارەهێنرێت بۆ دیاریکردنی ئەوەی کە ئایا تۆ قەڵەوی دیان لاوازیت بەڵام ئەمە ینی ئێستا زیاترۆک و ئەلارمیشی لێ هاتووە زیاترۆک و بۆ نمونە پێشەکیەکە کە تۆ بارستەی جەستە BMI خۆتت پێوا لە ماڵەوە بە پێ هاوکێشەکە کە پێشتەڵە هاوکێشەکە ئێستا چۆن چۆنیە بە پێ هاوکێشەکە کە پێوات ئەگەر لە سەر و ستانداردەوە بوو یا لە خوار ستانداردەوە بوو ینی باشترین شت ڕاستترین شدەوەی خۆت قرار نەیە سەردانی فیزیشەکەی چکە ڕەنگە ینی هەندێک جار هەندێک کەسمانەی BMI لە سەر و ستانداردەوەیە بەڵام ڕێژەیەکی زۆری جەستیان ماسوولکەیە چاوریان کەمترە ینی ئەوە ئەبێ ئەوختە مەسم بۆ سەردانی فیزیشی بکە بڵێ ئایا من ئەم BMI لە سەر و ستانداردەوە یا لە خوار ستانداردەوە ئەب نۆرماڵە ینی نائاساییە چییە ئەوش بریتێ لەوەی کە کێشی لەشی خۆت دابەشی باڵای خۆت ئەەکەی بە مەتر و بە دووجایی ینی بە مەتر بۆ نمونە کەسێک ئەگەر کێشی 70 کیلۆگرام بێ ئەڵێ 70 دابەشی ئەگەر بۆ نمونە 170 سانتیمتر 1.7 بە دووجایی 1.7 بە دووجایی ئەمە ڕقمێک دەرەچێت ئەم ڕقمەکە دەرەچێت لە 18.5 بۆ 25 ستانداردە لە 18.5 بۆ 25 هیچ نۆرمەڵە هیچ کێشێکی خوار 18.5ەوە کەسەکە بە لاوازدا ئەندرێت لە سەر و 25ەوە تر ئەویش تەوەق ینی هین کراوە ڕێک ینی تەرتیب کراوە پۆڵێن کراوە لە 25 ئاتاک و سی ئەوە کێشی زیایی لەشیان هەیە پێیان ناوترە قەڵەوە ئەو کەسانە ئەوە کێشی زیایانی وەزنیان زیایە لە حەدی تەبیعی خۆیان لە 25 بۆ 35 ئەو جۆری یەکەمی قەڵەویە لە 35 تاکو 40 جۆری دووەمی قەڵەویە لە سەر و 40 جۆری سێمی قەڵەویە جا هەرێکە و وینی خۆیە هەرێک شێوازی بەزەبت بە شێوازی خۆی مامەڵی لەگەڵەکەیت و چارەسەر و مەسەلەن شێوازی ئینەکەی جیاوازە بەڵام ئەوەی کە موهیمە ئەوەیە BMI ینی نیشانەیەکە ینی ئەوە نییە کە قەراری نهایی پێ بێت کە تۆ BMI-یەکەت زیاد بوو لە سەر و جەستەی خۆتەوە پێویستە ڕاستەوخۆ سەردانی پزیشکی خۆراک بکەیت و بزانین مەسەڵەن موشکیلەکەت چیە